بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان سەرڕای ڕێوشوێنێکی ئەمنی توند بەڵام خۆپیشاندان لە شاری سلێمانی و چەند ناوچێکی دیکە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەڕێوە چووە لە شاری سلێمانی و لە چەند ناوچێکی دیکەش ژمارەیەک خەڵک دەستگیر کراوە دەسەڵات لە بری وەڵامدانەوەی داواکاریەکانی خەڵک دەستی داوەتە دەستگیرکردن و ڕەشبگیری ئەوانەی کە بەشداری خۆپیشاندانەکانیان کردووە لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کاوە محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق تاوتویەوە دەکەین ئەگەر دەسەڵات هێز بەکاربێنێ بۆ وەڵامدانەوەی خۆپیشاندانەکان دۆخەکە چی بەسەردێ و باشترین چارەسەر لەم بارودۆخەدا کە بکرێت چییە لەگەڵمان بن. لەگەڵ نزیکبوونەوە لە خۆپیشاندانە جەماوریە چاوەڕوانکراوەکەی هەینی ڕێخەرانی خۆپیشاندانەکە کە گروپی دەنگ بوون سەرجەمیان دەستگیر کران بەڵام دەستگیرکردن و تۆقاندن و ترساندن ڕێگری لە گردبوونەوە و خۆپیشاندانی ڕەوای هاوڵاتیان بۆ بەدەستێنانی مافەکانیان نەکرد و خۆپیشاندانەکە بە ئامادەبوونی سەدان کەس لە بەردەم ئەنجومەنی پارێزگاوە دەستی پێکرد. هێزانیەکان تەنیا نی کاژمێر بە دیار خۆپیشاندەرانە وەستان دواتر بە گازی فەرمێسکڕێژ هەوڵی بڵاو پێکردنی خۆپیشاندەرانیاندا ڕوبەڕووبوونەوە دروست بوو. خۆپیشاندەران بەهۆی گازی فەرمێسکڕێژەوە زۆریان تووشی تەنگە نەفەسی بوون و دۆخی تەندروستیان تێک چوو. بەشداروانی خۆپیشاندانەکە بە نیگەرانیەوە باز لە دۆخەکە دەکەن و سەرزەنشتی ڕەفتاری هێزانیەکان دەکەن. چۆن ڕوبەڕووتان بوونەوە؟ وەڵا بەموچە بە گازی فەرمێسکڕێژ هەرچی شتێ بەکارهێنا بەس لەوە چێ خەڵکی خۆشیان لەناو خەڵکەکە بێت چونکە بەردیان ناهەویش ئێمەی بۆ نادیم بەردباوین لەوە باڵێ چونکە خەڵکانە ئەوانە پشێننایەوە. خۆپیشاندانەکە بەردەوامی هەبوو بە ئاڕاستەی شەقامی بازنەی مەلک مەحموود و جادەی بەختیاری بەڕێوەبەراتی ڕێگەوبانی سلێمانی و بەشێک لە کۆمپانیەکان لەلایەن خۆپیشاندەرانەوە بەرباران کران. یەکێک لە بەشداربووانی خۆپیشاندانەکان دەڵێت میلەت بەهۆی نەبوونی موچە و کارەباوە دینار لە گیرفانیان نەماوە. ئەم حکومەتە بۆچی وا لەم خەڵکە دەکەن؟ هاوڵاتی بە ئارامی هاتوۆتە سەر شەقام داوای مافی خۆی دەکات. دنیایەک هێزیان ناوە بە گژیانە. خوا بیان بڕێ خوا لە ناویان بڕێ غازی فەرمێسکڕێژ هەناسەمان سوار بووە هێوە ژیانە ئەوە قوربان چاوم کوێر بوو خوا شوێنیان کە بۆچی ئەوانە تامەرامەر بەکارێنەوە هیچ نتیجەتان کردووە؟ هیچمان نەکردو هەروەستا بووین هەر ئەوە نەمانەوەتەمان گوم ڕوخێتە ئینشەڵڵا هەرێژ ڕوخێ خۆمان نەماوە بابزانی سەرەڵی قبل لە ڕزە و ترسن سنۆکەن دینار لە گیرفانتان نەبێت ئەوە شە پێ بکەن بێخراق. لە خۆپیشاندانەکەی ئەمڕۆی سلێمانی ژمارێکی زۆر لە خۆپیشاندەران دەستگیر کراون و تا ئێستاش چارەنووسیان دیار نییە. دواتریش بە زەبری هێز لەسەر لە ئێوارەوە بڵاو بە خۆپیشاندانەکە کرا و کۆتایی پێهێنرا. هاوکات شار جارێکی تر بووە بە سەربازگە و چەندین جۆر هێزی ئەمنی بەنێو شاردا بڵاو کراونەتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکاوە خێر بێت سوپاس. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین پەیامی ئەم جارەی خۆپیشاندانەکان چی تێدایە پێ دوایە بۆ موچەیە بۆ چاکسازی یا ڕەتکردنەوەی ئەو جۆرە دەسەڵاتەیە کە ئێستا حکومڕانە؟ زۆر سپاس سڵاو لە ئێوە لە بینەرانی پێیام. تەوان پێشەشی حەزەکەمەوە بڵێم کە پرسە و سەرخۆشی بە کەسوکاری شەهیدەکانی خۆپیشاندانە ڕادەگەیەنە وەسری ڕێز و نەوازش بۆ جانی پاچیاندا دەنوێنین و هیوادارین بە زووترین کات دەسەڵات عەقلی بێتەوە سەر و ئەو چالاکوان و میدیاکار و ئەو خەڵکانی لە خۆپیشاندەران دەگیر کراون بە زووترین کات ئازادیان بکە و چیتر پەنا بۆ زەبر و زەنگ و سەرکوتکردن نەبات. ئەوەی هەیە کە لە ڕاستیدا ئەوەی کە پەیوەندی بە موچەیە کە باز لە موچە دەکرێت وەکۆی ئەو قسەی کە عەرەبی دەرێ القشة التي قسمت ظهر البعير یعنی ئەمە هەموو مەوزوعەکە نییە بەڵام ئەمە کێشە هەرە گەورەکەیە کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە و خەڵک ڕۆژانە خۆتان دەزانن ینی ئاساییترین ماپ ئەوەیە کە تۆ 30 ڕۆژ دەوامەکەیت سەری موچەکەی خۆ وەربگری. تەسیری کاریگەری زۆر گەورەی داناوە لەسەر ژیانی خەڵک لەسەر بازار لەسەر هەموو شتێک کە ئینسانی ئێمە کە ڕۆژانە پێویستێتی ئەمەش تەنها ئەم ساڵ نییە ینی ئەوە بوو بە
لە سەرەتای ساڵی 2014 تا ئێستا ئەمە بەردەوام موچە دەبڕدرێ بە ناوی پاشەکەوتەوە بە ناوی لێبڕینەوە موچە نادرێت لە مانجێکدا لە جاتی 12 موچە 4-5 موچە دەدرێت بەڵام ئەوەی کە هەیە ئەمە ناڕەزاییە لە تەواوی سیستەمە سیاسەکە لە تەواوی ئەو عقلەتی کە لە 91ەوە تا ئێستا ئەم هەرێمی بەڕێوە بردووە لەو نخبە سیاسیە شکست خواردووەی کە هەرێمیان بە دۆخێک گەیاندووە کە لە ڕاستیدا نمونەی زۆر دەگمەنە لە تەواوی جیهان یعنی من پێم سەیرە ئێستا لە نمونە هەرە فاشلەکان سێرکرد خۆمان مقارنە نەکەین بە ئەوروپا و وڵاتانی غەرب لە نمونە فاشلەکان سەیرکەین لە وڵاتانی ئەفریقیا و ئاسیا باوەڕتان هەبێ لە سۆمالی شتیوانیە کە مۆزەف موچەی خۆی وەرنەگرێ یان کارەبا بەم شێوە وێرانە بێکە تا ئێستا هەیە لە ساڵی 90ەوە ناتوانین چارەسەر بکەن یان هەموو ئەوانەی کە پەیوەندی بە خزمەت گوزاری وانە هەیە ئەمە هەموو ئەوانە هۆکار نین ئەمانە دەرەنجامی ئەوەن کە عقلەتێکی با بڵێن نادەوڵەتمەندانە و عقلەتێکی شکست خوارد و بێپلانی تەنها پلانیان بۆ دزی و تاڵانی و فەرهوت هەیە هیچ پلانێکیان نەبووە و نییە بۆ ئەوەی چاکسازی بکەن ینی ئێستا سیرکە خەڵک لەو دۆخە خراپەدایە هاتووە ڕژاوەتە سەر شەقام داوای مافەکانی خۆی دەکات کە موچەیە مافی سەرەتایی خۆیەتی ئێستا لە زیاتی ئەوەی بچن بە پەلا دەست بۆ چاکسازی ببن دێن هێزێکی زیاتر کۆ دەکەنەوە بەردەوام ینی هەندێک لەو هەمەر و مدەڕعاتانەی هێناوێتە سەر شەقام بەڕاستی سەیرت لە مدەسەڵاتە دێت چۆن ئاوا جورئەتی ئەوە دەکەن زاتی ئەوە دەکەن بەرامبەر بە کەسانێکی بێچەک خەڵکێک گەنج پیر مامۆستا موچەخۆر دێتە سەر شەقام داوای موچەی خۆی دەکات تۆ نایدەیتێ سەبەبەکەشی وازەحە کە ئەوە نییە پارە نییە بەڵکو ئیدارەدانی پارە کێشت لە ئیدارەدانی پارە هەیە پارەیەکی زۆر دێتە ئەم وڵاتەوە ئەم هەرێمەوە بەڵام لە ڕاستیدا تۆ نەتوانیوتە لەگەڵ بەغدا ڕێک بکەوی و نەتویستوە نەتوانیوە نەتویستوە و ناتەوێت لەگەڵ بەغدا ڕێک بکەویت بۆ ئەوەی کە کێشەی موچە چارەسەر بکەیت بۆ ئەوەی کە بەشێک لە شەفافیت بۆ کەرتی نەوت و دارایی لە هەرێمی کوردستان بێتەکایەوە و بەشێک لە دزیەکانت کەم بێتەوە ناڵێم هەمووی و لە هەمان کاتیشدا تۆ ئامادە نەبیت لە ناو خۆدا چاکسازی بکەیت خۆتان ئاگاتان لێ ینی ئەم دەورەی پەرلەمان و ئەم ئەوەی ئێستا کە حکوومەتی کابینەی نوێیەم وایان کردو مەسەرەن پەرلەمانیان زیاتر بێنرخ کردووە زیاتر وایان لێ کردووە کە تەوقیان کردووە کە هیچ دەورێشی نەمێنێ نە پەرلەمان نە پەرلەمانتار هەرچی دامەزراوەکانی چاودێری هەیە لە هەرێمی کوردستان ئەسڵەن هەمویان مردوون هیچ دەورێکیان نەماوە تەنها حکوومەت و حکوومەتێکی پۆلیسیش بە عەقڵەتێکی مخابەراتی مامەڵە لەگەڵ خەڵک دەکا مامەڵە لەگەڵ کەیسەکان دەکا و هیچ نیەت و پلان و بەرنامەیەشی نییە بۆ چاکسازی تەنها وەکو دروشم وەکو کۆمەڵێ قسەی بێناوەرۆک بێبنەما بەردەوام لە کۆبنەوەکان لە بەیاننامە و لێدوانەکانیان تەرحی دەکەن بەبێ ئەوەی هیچ پلانێک هیچ ینی لەوە ڕادیارە ینی تۆ کە ئەگەر پلانت هەبوو و چاکسازیت کرد دەبێ مەسی ژیانی خەڵک بکە خەڵک لە ماڵەکەی خۆی لە دایرەکەی خۆی هەستی پێ بکە بزانێت کە ئەمڕۆ ژیانی لە دوێنێ باشترە کەواتە ئەو کاتە خەڵک حەقی خۆیەتی حکوومەتەکە حەقی خۆیەتی شانازی بۆ بکە بڵێ چاکسازیم کردووە خەڵکیش ئەو کاتە شایدی بۆ دەڵێن نەخێر من ژیانم باشتر بووە موچەم هەیە یان لانی کەم ئەگەر 12 موچەشم وەرنەگرت بێ ئەم ساڵ لە پار 4 و 5 وەرگرتەوە ئەم ساڵ 7 وەرگرتەوە 8 وەرگرتەوە ئەمەش نییە ینی هیچ گۆڕانکاریێک نەک گۆڕانکاری نیە گۆڕانکاری بۆ دواوە هەیە ئێمە تەنها کێشەی موچە و ژیان و بژێویمان نییە ئێمە پێش هەموو شتێک ئەوەی کە هەیە من پێم وایە ئەمە خۆپشاندانە بۆ جێڕانەوەی کەرامەت بەڵێ کەرامەتی ئینسان ئەو سوکایەتی بە ئینسانی ئێمە دەکرێت بەڕاستی من ئێمەمانان ئەوانەی کە لە سەردەمی بەعز ژیاوین من ئەو کاتەی کە سەردەمی بەعز لە هەشتاکان خەڵکی کورد و غەیری کوردی لە عێراق سەرکورد دەکرد و ئێمە خوێندکار بووین گەنج بووین لە ڕێخستنەکان ئیشمانە کرد ئێمە ئەزانین من ئەوەی کە ئێستا ئەیبینم هەمان ئەو دیمەنانن کە من کاتی خۆی بە گەنجێتی بینی و ئەو گەنجانی ئێستا ئەیبینن هەمان شتە هەمان عەقڵێتە ئەمانە بەعسی کوردین ڕێک و ڕێک بەعسی کوردین بەڵێ هەمانەکانیان چیە بڵێن کار و پیشەکانیان ئەو بەعسیە کوردیە ئەوەی کە هەیە یعنی شتێک جیاواز نییە لەوەی کە بەعس بەرامبەر بە خەڵک کردوێتی بۆ مانەوەی خۆی بۆ درێژدان بە مانەوەی خۆی یعنی
خۆت سیر کە جگەلەوە ئەو دیمەنانە ئەبینن خۆ هەموو ئەو دیمەنانەی کە ئێستاکە لەسەر شاشەکان ئەبینن هەمان ئەو دیمەنانن لە 2011 بەدواوە لە لیبیا بینیمان لە سووریا ئەیبینین لە مەسڵ کە لە شاشەکە هێزێکی ئەمنی بڵێن پۆری بەکارێناوە سەیری بەرامبەر بە خۆپیشاندەر سەیرکە چەند جێگەی شەرمە جێگەی شەرمە کە دەسەڵاتدارانی کورد طبعا من مەبەستم ئەوە نیە ئەوانەی ئێستا لەسەر شەقامن ئەوانە ئەداتن بۆ کەسانێک کە دەسەڵاتدارن کە ئەوانن کە سەبەبی ئەو دۆخەن کە ئێستا کە ئینسانی ئێمە تێکەوتووە بەداخەوە هیوادارم هێزە ئەمنیەکان هیوادارم هێزی پێشمەرگا هیوادارم هەموو هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگا لە تاریخی خۆیدا شانازی بۆی کردووە کە پارێزەری خەڵک بووە دیفاعی لە مافەکانی خەڵک کردووە و ئەم ڕۆژە بێت دیفاع لە مافەکانی خەڵک بکە نەک دیفاع لەوانە بکە کە خەڵک دەچەوسێنێتەوە نەک دیفاع لەوانە بکە کە هەم ڕۆژێ کەرامەتی ئینسان دەشتێنن کە دیفاع لەوانە بکە کە تاڵانی دەکەن دزی دەکەن کەس نازانێت ئەم سەروەت و سامانە زۆرەی هەرێمی کوردستان چۆن مامەڵی لەگەڵدا دەکەن دیفاع لەوانە نەکا کە ئێمە و خەڵکانی خۆپیشاندەر و خەڵکانی ناڕازی تیام دەکە بەوەی دەستی دەرەچین بەڵام بۆ خۆیان دنیایەک سەفقات و کلک گرێدانیان هەیە لەگەڵ ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت و لەگەڵ ئەم هێزی سیاسی عراقی و ئەو هێزی سیاسی تەنها بۆ پەیداکردنی کۆمەڵێ پارە و پۆست و پلەی حزبی و ئەو گروپە مافیانەی کە ئێستا کە حکم دەکەن لە هەرێمی کوردستان خۆیان پێبەقۆت دەکەن لەو لاشەوە لاف و گەزافی کوردایەتی و نیشتیمان پەروەری لێدەن لە کاتێکدا هیچ ڕێزێکیان بۆ نیشتیماندانە نهێشتەوە ڕێزیشان بۆ هێزی پێشمەرگا بۆ کوردایەتی بۆ ئاڵا بۆ هەموو سیمبولەکان بۆ مێژوی کورد هیچ ڕێزێکیان نهێشتەوە وایان لێ کردووە گەنجی کورد ئێستاکە ینی لەوە تووڕە بێکە یان با بڵین پەشیمان بێ یان تەمەنای ئەو دەکات کە کورد نەبوو بێ ئەمە کارەساتێکی گەورەیە لەسەر دەستی ئەم نخبە شکست خواردوی دەسەڵات بەداشەوە کاوەی سێمە دەبینین لە بری دەستگیرکردنی بۆ نمونە گەندەڵکار خۆپیشاندان دەستگیر دەکرێت لی دەدرێت چارەسەری پۆلیسی دۆخەکە بەرەو کوێ دەبات ئەگەر ئەم تونوتیژێ بەردەوام بێت قسەیەکی جوان هەیە ئەڵێ دادپەروەری هەرزانترە لە سەرکوتکردن و ڕێگەگرتن لە ئازادی یعنی ئێستا ئەو هەموو پارەی بەکاری دێنن بۆ کۆکردنەوەی هێز و مدەڕعات و بەکارهێنانی ئەنواعی شێوازەکانی توندوتیژی بە خەڵک و ئەمە بڕۆ کاکە خەریکی چاکسازی بە لە جیاتی ئەوە بڕۆ نەوت شەفاف بکە دەواازە سنووریەکان ئەو هەموو گەندەڵی و دزی و تاڵانەی لێ دەکرێت ئەوانە کۆنتترۆل بکە کۆمپانیا حەزبیەکان دەستیان دوور خەوە لە مشکلێک نییە کۆمپانیا حەزبیت هەیە ئۆکەی کۆمپانیا حەزبیت با هەبێ بەڵام لە چوارچەوەی کۆمەڵی یاسا و ڕێسادا بابێن بچنە ناو بواری منافەسە لەگەڵ کۆمپانیەکانی تر ئیمتیازی زیاتریان نەدرێتەوە بەتەنها ئەوان کۆنتترۆلی هەموو کەرتەکانی بازرگانی و ئابووری نەکەن بچن کاکە لیستی موچە خۆران پاکەنەوە آخر معقول نییە تا ئێستا چەند لە مێژە ئێمە هاوارەکەین خەڵکی ئەگەر پەرلەمانتارە میدیاکارە ڕۆشنبیرە کۆمەلگای مەدەنیە هەمووی داوا دەکات بڕۆن ئەم لیستە پاکەنەوە لە جیاتی ئەوەی 1,400,000 موچە خۆرت هەبێ بۆ 5 میلیۆن و نزیکی 6 میلیۆن کەس کە ڕێژەیەکی زۆر بەرزە دەتوانی ئەوانەی کە زیادن ئەوانەی دوو موچەند ئەوانەی کە شایستەی ئەوە نین کە موچیان هەبێ لیان کەم ئەوانە لابە ئەو فەزاییانە ئەو بندیوارانە زۆر ئەو بارگرانێت زۆر لە کۆڵ دەبێتەوە جگەلەوە دەستگاکانی ڕقابە بەهێز بکە لەگەڵ بەغدا ڕێک بکەوە ینی لەگەڵ ڕێک نەکەوتن لەگەڵ بەغدا تۆ سەیریکە چەند لە مێژە ئێمە هیچ شایەتێک بۆ بەغدا نادێن و دیفاع لە بەغدا ناکەین بەغداش کەم و کورتی هەیە بەغداش مامەڵەیەکی باش و پێویستی نەکردووە کە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بێەوە مامەڵەیە کە خەڵکی هەرێمی کوردستان وەکو خەڵکی پارێزگاکانی تر مامەڵیان لەگەڵ بکە بەڵام ئەوان پاریان چەند ینی سەردەمی عادل عەبدولمەهدی 14 مانگانە پارە نێردراوە بۆ هەرێمی کوردستان ببێ ئەوەی یەک بەرمیل نەوت یان $1 لە هەرێمی کوردستان و تەسلیمی ئەوان بکرێ جگەلەوە لە سەردەمی کازمیش دیسان 2,320 میلیارەکە نێردراوە ئێستا بۆ ڕێک ناکەون بەس تەنها نامە دەنێرن وەفد دەنێرن کاکە بەڵێ لە برینەوە وەڵای ئێمە ئامادەین
وتەبێژەکانیان دێن لەسەر تەلەڤیزیۆن قسە دەکەن ئێمە ئامادەین لەگەڵ بەغدا ڕێک بکەوین ئێمە ئامادەین نەوت تەسلیم بکەین ئێمە ئامادەین ینی بەڕاستی ئەمە هیچ معنای نیە ئێمە لە بەغداین دەزانین ینی هەموو هێزە سیاسیەکان پەرلەمانتارەکان باسیەوە دەکەن ینی ئێمە دەڵێ دەزانین ئەمانە هیچ مەبەستیان نییە ڕێک بکەون هیوادارم یعنی وەڵام ئەگەر وەکو وتم ئەگەر تەنها وەڵامەوە بێ کە بەگوڵ لە وەڵامی خەڵک بدەنەوە بەڵێ دۆخەکەی ئێمە چی لێ بە سەردیا ئەو دیمەنەی کە دەیبینین مەسەرەن تەنیاوەیە کە بە بۆری و بۆ پەلاماری خۆپیشاندن بدرێ بە غازی فرمێسک و بەگوڵ لە یعنی هیوادارم یعنی شتێک هەیە دائیما دیکتاتۆرەکان دەسەڵاتە دیکتاتۆری و سەرکوتکەرەکان من جارێک چەند ئەوشتم نووسی دەڵێم هەمویان کوڕیەک باوکو دایکن هەمویان هەمان سیناریۆ و هەمان شت دووبارە دەکەنەوە پەنا بۆ زەبر و زەنگ و سەرکوتکاری دەبن و لە کاتێکدا ئەگەر دەرس لە زیاتیەوەی دەرسی شکست لە یەک وەربگرن دەرسی ئەوە وەربگرن شکستەکە ببێتە پندێک بۆیان بۆی هەمان شت دووبارە نەکەنەوە ئەوانەی ئێمەش هەمان شت دەکەن ئەوەی کە هەمان ئەو دەسەڵاتە دیکتاتۆرێنانی لە دەوروبەری خۆمان کردیان و ڕۆیشتن و نەمان و چوونە ناو ساڵە هەرە تاریکەکانی مێژوو و لە دەرگا هەرە ناشرینەکانی مێژوو داخل بوون لەبەرەوە ئەمە دەبێ بزانن کە تووڕەیی ماڵی ناکرێت تووڕەیی شەقام و تووڕەیی خەڵک بەعکسەوە چەند توندوتیژی بەکاربێنی توندوتیژی شەقام زیاتر دەبێت ینی من حەزەکەم بە ڕووم لە خۆشەویستان لە خاوەن مافەکان لە خۆپیشاندەرانە کە هیوادارم تاپیانەکرێت خۆیان بە دوور بگرن لە سووتاندنی مڵشی گشتی پەلاماردانی دام و دەستگاکان ئەزانم من تیانەگەم چەند پڕن چەند تووڕەن ئەمانەش دیسانەوە تەبعاە من بۆ ئەوان بۆ تەبریر بۆ ئەوان ناهێنمەوە تەبریر بۆ سووتانی بارەگا و دامەزراوەکانی حکومت ناهێنمەوە بەڵام ئەزانم ئەمەشیان دیسانەوە سەبەبەکەی بۆ دەسەڵات و بێباچی دەسەڵات و سەرکوتکاریەکانی دەسەڵات دەگەڕێتەوە هیوادارم ئەوانیش هەوڵ بدەن تا دەکرێت بە ئاشتیانە مامەڵە ینی خۆپیشاندانەکانی خۆیان بەڕێ بن تا بە ئاشتیانەش بێ بێگومان بەرفراوانتر دەبێت چکە خەڵکێکی زۆر هەیە ئەمەی ئێستا لەسەر شەقامە کەمینەیەکە لەو هەموو تەیفە فراوانەی تۆڕەبووان و ئەو خەڵکانی کە دژی ئەم دەسەڵاتە باش بەس بەڵام ناڕازیەکان دەبێت چی بکەن بەڕێز دەڵێم دەبێت مەدەنی بێ و ئاشتی بێ هەمویان بێکەوە جەنازان پەرلەمانتارە حیزبی سیاسیە ڕۆشنبیرە سندیکاکانن گەنجانن لاوان هەمویان بێکەوە دەبێت چی بکەن یاخود دەبێت لەوە ساربنەوەی سەبوونم ئێمە دەبینین دەڵێن سەرپەرشتیاری خۆپیشاندانەکان ئامانجیان هەیە و دانەوەی خەڵک بەکاربێن و ئەوتۆمەتانە دەبێت خەڵک سار بکاتەوە اینجا طبعا نابێ خەڵک سار بکاتەوە پێداگری لەسەر داوا مافەکانی خۆت زیندوێتی کۆمەلگاکە دەسەلمێنێ و هیوادارم ناوچەکانی تریش بگرێتەوە شارەکانی تریش بگرێتەوە بەڵام بە شێوەیەکی هێمنانە و شارستانیانە و داوای مافی خۆیان بکەن و ئەمە ئەو گوشارێکی زۆر باش دەبێت بۆ ئەوەی کە بەڵکو ئەوە ینی تەمەنای ئەوەکەین کە ئەم دەسەڵاتە عقلی بێتەوە سەر و بتوانێت یان با بڵێن هەندێک چاکسازی بکگوان دەگۆڕاکاری بکە هەرچەندە من بۆ خۆم بێ ئومێدم لەوە ینی دەستم لەوە شۆردووە کە ئەوانە بتوانن چاکسازی بکەن وکو قسەکەی ئەنیشتانانی ئەمە دەڵێ هەموو ئەو ئامێرانەی کە دەبنە سەبەبی با بڵێن نەتیجەیەکە دەداتێتەوە دیسان بگەڕێتەوە سەر هەمان ئەو ئامێرانە تەسەوریەوە بکەین نەتیجەیەکی جیاواز بداتێ ئەمە شێتێتیە دەڵێ لەبەرەوە ئێمە پێمان وانییە کە ئەوانە خۆیان سەبەبکاری گەندەڵین بێن ئەمڕۆ کە چاکسازی بکەن بەڵام بێگومان بۆ گۆڕانکاریکردن لە دۆخی هەرێم پێویستە ئەم ناڕزایەتانە بەردەوام بێ بەڵام چۆن بەردەوامیەک ینی یەکێک لە کێشەکانمان تەبعانەوەیە بەداخەوە کە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن لە نەبوون نزیکە ینی زۆر لاوازە بەداخەوە کە ئەمە یەکێکە لە گرفتەکان یەکێکە لە کێشە گەورەکان بەڵام ئەمڕۆ ئۆپۆزیسیۆنێکی جەماهیری هەیە ئۆپۆزیسیۆنێک هەیە نەک لە چوارچێوەی حزب و ڕێکخراودا ڕێکخرابێ بەڵکو ئۆپۆزیسیۆنێکە زۆر بەرفراوانە و ئەمڕۆ بەشێکیان هاتوونەتە سەر شەقام بەڕای من زۆر گرنگە کە هەموو دەنگە ناڕازیەکان هەموو ئەو دەنگانی ناڕازین ئەوانەی وەکو هێزی سیاسین ئۆپۆزیسیۆنن و ئەوانەی ناڕازین لە ناو تەنانەت هێزە دەسەڵاتدارەکان بۆ نمونە گۆڕان ئێستا لە دەسەڵاتە بەڵام ئێمە هەموو بەشێکی زۆر لە پەرلەمانتاران لەوانەی لە هەڵسوڕاوانی گۆڕان ئێمە بەڕاستی ناڕازین لەم دەسەڵاتەوە پێمان وایە کە دەبواە گۆڕان لە
حکومت بکشێتەوە نەکشاوەتەوە ئەمە مۆزوعێکی ترە بەڵام پێویستە هەموو ئەو هێزانەی هەموو ئەو گروپانەی کە ناڕازین لە ڕاستیدا هەوڵ بدەن هەوڵەکانیان ینی یەک بخەن وزە و توانەکانیان یەک بخەن نەک پەرش و بڵاو بن و بەداخەوەش دەڵێم حەزەکەمەوە وەکو تێبین یەک یعنی هیوادارم ئەوان چیتر ئیش لەسەر یەکتر نەکەن بۆ ناشرینکردنی یەکتر بێنرخکردنی هەوڵەکانی یەکتر ئەم بڵێ ئەوە چییە ئەوە هیچ دەوری نەخێر ئەمە مزایدێ و ئەمە فلان بۆ ئەوەی بێتە پەرلەمانتار دێتە ناسەر شەقام و ئەمە نازانم چی تو هێشتا ینی وا خۆپیشاندان دەکەی قەزەیەکی مشترەک هەیەبێکەوە کۆتان دەکاتەوە ناکرێ ینی بیت لەسەر سوۆشال میدیا یەکتر سوک بکەن یەکتر ناشرین بکەن لە هەوڵەکانی یەکتر کەم بکەنەوە بەیەکەوە دەنگەکانی خۆتان یەخەن ڕیزەکانی خۆتان ڕێخەن ئەوەتە فەرمو دەسەڵات سەرڕای ئەو هەموو ناکۆچانەی هەیەە کە دێتە سەر ئەوەی ئەو هەڕەشانەی ئێوە دروستی دەکەن لە شەقام چۆن هەموو شتێک بەلاوە دەنێن و ڕیزەکانیان یەک دەخەن و ڕێک بەڵێ بۆ سەرکردنی ئێوە حەقە بەڕاستی چیتر ئاوا بۆ شێوە مامەڵە نەکەن من پێم وایە ئەم جارە ینی ئێستا ناتوانین پێشبینی بکەین ئەمە تا چەند بەردەوام دەبێت چۆن چی لێ دەکەوێتەوە ئەوەی کە هەیە لە ڕاستیدا من دەتوانم بڵێم لە تەجاوزی خۆپیشاندانی کرد ئەمە دەتوانین بڵێن سەرەتای ڕاپەڕینێکە ئەمە بەردەوامە بێ ئەگەر بێت و دەسەڵات دەو بێ باچێ بەردەوام بێ لەو گەندەڵی بەردەوام بێ ڕەنگە لە خۆپیشاندان دەرچووە دەڕۆن ڕاپەڕین بۆچی لەبەرەوەی کە لە ڕاستیدا ئەمە ڕاپەڕینێکی هێمنانە ینی خۆپیشاندانێکی هێمنانە نییە چەند هەزار کەسێک هاتی بێت و خۆپیشاندانێک بکە ڕۆژێک دوان و بچێتەوە ماڵ و ئیتر تەواو دروشمەکانی خۆی بگەێنێ یان با بڵێنداوەکارەکانی خۆی بە جیهاتی معنی بگەێنێ نەخێر ئەمە تەقینەوەی تۆڕێی خەڵکە خۆتان بیبینین ینی ئەو دیمەنانی کە هەموو ئێستا کە بەردەوام لە سوۆشال میدیا بڵاو دەکرێتەوە لە تەلەڤیزیۆنەکانی بینین زۆر وازەحە ئەو تووڕێیی کە هەیە دروشمەکانیان بخوێنەوە هاواری ئەوان بزانە ئەو سایکۆلۆجیەتی لە پشتی هاواری ئەو خەڵکانەیە کە هاتوونەتە سەر شەقام گریانی ئەوان ئەو بێتاقەتی هەمووی داگرێتەوە بزانە ئەمانە هەموو بخوێنەوە لە ڕاستیدا ئەمە هەموو وزەی خۆپیشاندان نیە ئەمە وزەی ڕاپەڕینەوە سەرەتای ڕاپەڕینێکە ڕەنگە لە ماوەی چەند ڕۆژێشتر هێزی زیاتر بەکاربیێنن بتوانن دیسانەوە بۆ ماوەیەکی کاتی بەڵام بۆ ماوەیەکی کاتی ئەم خەڵکانە بنێرنەوە ماڵەکانی خۆیان بەڵام تووڕێیەکە لەسەر شەقامەمێنێ تووڕێیەکە کۆتایی پێ نایە لە ماڵیش بێ ئەو تووڕێ دەمێنێ و هەمیشە وزەیەکە قابلی تەقینەوەی جاریشتر تاکە شتێک کەوا بکە ئەم تووڕێیە نەمێنێ یان دامرچێتەوە یان کەم ببێتەوە ئەوەیە کە تۆ بچیت چاکسازی بکەیت لەگەڵ بەغداڕێک بکەویت موچەی خەڵک چاک بکەیت ژیانی خەڵک چاک بکەیت واز لە تێکشکاندنی کەرامەتی خەڵک بێنیت تۆ بەس سەیریکە من ئێمە نابێ هەر تەنها باس کە لە سلێمانی دەکەین ئەمەی کە ئێستا ڕۆدا لە هەولێر و لە بادینان پێشتر چیان بە خەڵک کردووە تۆ تەسەوڕکە لەسەر خۆپیشاندان نا لەسەر ئەوەی کە نیازی خۆپیشاندانی هەیە ئاخر هیچ شتێک نە لە یاسان نە لە سیاسەت نە لە ئیدارەدانی وڵات شتیوان نییە چەندین چالاکوانیان گرتووە چەندین خەڵکیان گرتووە لە ماڵەکەی خۆی چوونەتە سەری عینەن بە شێوازی بەعس وەکو دەڵێ زووار الفەجر میوانەکانی بەرەبەیان کە لە سەردەمی بەعس دەچوون هەڵیان دەکوتایە سەر ماڵی خەڵکی تێکۆشەر خەڵکێک کە دژی ڕژێمی بەعس بوون لە ناو ماڵەکەی خۆیان لە ناو پێخەف دەریان دەهێنان و دایان بردن و شوێن بزریان دەکردن هەمان شتیان کردو لەگەڵ ئەو خەڵکانی لە بادینان و لە هەولێر ئەمە لەسەرەوە چی هێشتا خۆپیشاندانەکەی نەکردو دەڵێ وڵاوە نیازی هەیە خۆپیشاندان بکە باش بەشتی وابێت باش بە سەبارەت بە ڕاگەندراوی لیژنەی ئەمنی هەبوو لە سلێمانی کە دەڵێ نابێ خۆپیشان هۆشداری دابانێکی خۆپیشاندانی بێ مۆڵەت دەکەن و دەڵێ بەردەوام لە زگیرکردنەوەی کە ڕەوشی سلێمانی تێک دەدەن زە کۆمیداکە ئەمەیە کە باسی بێ مۆڵەت دەکەن بەڕاستی ئەمە جێگەی شەرمەزاریە یعنی باسی ئەوە بکەن کە بە بێ مۆڵەت خەڵک دێتە سەر شەقام باش لە کاتێکدا ئەم دەسەڵاتە بە بێ مۆڵەت دزی لە خەڵکەکە بە بێ مۆڵەت موچەی خەڵک کەمەکاتەوە دەبڕێ بە بێ مۆڵەت خەڵک سەرکو دەکا بە بێ یاسا خەڵک دەڕفێنێ بە بێ مۆڵەت کلک لەگەڵ ئەم وڵات و ئەو وڵات گرێ دەدات و هێزی بێگانە دێنێتە سەر
هەرێمی کوردستان و دنیایەک بنکەی سەربازی ئەم وڵات و ئەو وڵات لێرە هەیە دنیایەک مخابراتی ئەم وڵاتانیان هێناوەتە نام ئەم هەرێمی کوردستان بۆ جاسوسیکردن بەسەر هەمووانەوە ئەمانە مۆڵەتیان بۆ هیچ شتێک وەرنەگرتووە کە ژێربەژێر چەندین ساڵە هەمووی لە مەسلحەتی گروپی مافیایی ناو حزب و تەنانەت هەموو حزبیش نا یعنی ئێستا هەموو پارتی یان هەموو یەکێتی ئەو خەڵکانە نین کە لەمەدا بەشدار بن و دەوریان هەبێ و بەشیان هەبێ من دەزانم لە ناو یەکێتی لە ناو پارتی خەڵکانێکی زۆر بە ویژدان هەن خەڵکانێکن زۆر لەوە بێتاقەتن کە ئەو دۆخی کە هاتوتە بەڵام ئەوانەی دەسەڵاتیان بەدەستەوە ئەوانەی مستەفیدن لە مۆزعە لە ڕاستیدا پێش هەموو شتێک حزبەکانی خۆیان ناشرین کردووە پێش هەموو شتێک سوکایەتی بە تاریخی حزبەکانی خۆیان دەکەن بە بەرنامە و بە پەیڕەوی ناوخۆ و بە کۆنگرەکان و بە مێژووی حزبەکانی خۆیان دەکەن بە شەهیدەکانی خۆیان دەکەن ئینجا بە خەڵکو و بە هەرێمی کوردستان تێکدانی ڕەوشی ژیانیشە زۆرجار بازۆکی کەو خۆپیشاندنە تێکدانی دۆخی هەرێم و ڕەوشی ژیان و ئەوانش آخر خۆ ئەوەی کە ڕەوشی ژیانی خەڵکی تێکداوە خۆپیشاندان نیە ئەمە وەکو گوتمان ئەمە دەرەنجامی کۆمەڵی هۆکارەکان خەڵک نین خەڵک نییە وای لە دۆخی هەرێمی کوردستان کردو ئاوای لێبێەوە خەڵک ئاوە تۆ ڕەبێ و بتەقێتەوە یان ئەوەی کە هەیە دانوێ ئارامی بپارێزن ینی ئارامی بەبێ ئەوەی چاکسازی بکەن ئەوە ئارامی قەبرستانە ئارامی هین نییە ئارامی وڵاتێک نییە کە ئینسان تێدا کەرامەتی پارێزراو بێ مافەکانی دابین کراو بێ عیبە بۆ ینی شەرمە بۆ ئەو دەسەڵاتدارانە من زۆرم پێسەیرە کە ئاوا ڕووقاویم و چاوقایی من دێنە سەر تەلەڤیزیۆن قسەشەکەن زۆرم پێسەیرە لە ڕاستیدا دەبواە ئەوان ئێستا کە بە دوای یەکدا ینی یان بێکەوە یان بە دوای یەکدا یان چەند کەسێکیان لانی کەم ذاتی ئەوە بکەن بێن ئیستیقالە بکەن بڵێن ئێمە شەرم دەکەین لە بەرامبەر میلەتەکەمان کە لە ساڵی 90ەوە تا ئێستا نەمانتوانیوە یەک کێشە چارەسەر بکەین بەڵکو بەردەوام ئێمە کێشەمان لەسەر کەڵەکەڵ کردووە و خەڵکمان دۆخی هەرێمی کوردستان دۆخی خەڵکی هەرێمی کوردستان لە ساڵانی 90ەکان کە نەوتمان دەردەهێنا و دەپرۆشت کە نە ئەو هەموو داهاتەنەمان هەبوو ببووین با بڵێن لە بەغداوە پارەمان بۆ دەهات کە سەدام حکمی دەکرد لەوێ زۆر باشتر بوو و کەرامەتی زۆر پارێزراوتر بوو و ئینسان زۆر ئومێدی زیاتر بوو لەوەی کە ئێستا هەیە بەڵام ئەوان وەکو باسم کرد ساڵ بە ساڵ و ڕۆژ بە ڕۆژ و حکومت بە حکومت خراپتر دەستیان لە هین نەپاراستۆ لە گەندەڵی و لەسەر کوردنی خەڵک بۆیە ئەمڕۆ وایدا بەس دەبێت چی بکرێتە بۆ ئەوەی کە ئەم خۆپیشاندنەکان مەدەنی بن وام و پێشێلکارێژ ڕابگیرێجا چی تەقەکردنە چی دەستگیرکردن و ڕەشبگیریە چی بڵاوکردنەوەی هێزی ئەمنی بەسەر بازرگەکردنی شارەکان لە ناو خۆێرم چی بکرێت لە سەراستی عێراق لە سەراستی دەرەوە ئەزانی چی ینی خۆی ئەمە کللتورە و پەیوەندی بە هەموو ئەو پەیوەندیانەی کە دەسەڵات و خەڵک بێکەوە دەبەستێتەوە طبعاً ئەمە لە ڕووی فەلسەفی لە ڕووی فکری لە ڕووی هەموو ڕێکەوە ینی سایکۆلۆجی ئیشی زۆری لەسەر کراوە قسەی زۆری لەسەر دەکرێت ئەمە باسی ئێمە نیە ئێستا کە بیخێنە ڕوو بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە بۆ نمونە لە غەرب هەیە لەبەرەوەی حکوومەتەکان بۆ نمونە لە ئەوروپا چاکسازی شتێک نییە دروشمێک بێ فڕێ بدرێ و بەرنمەیەک بێ بۆ ماوەیەکی کاتی و بۆ چاوبەستە چێکردنی خەڵک بێ و تەواو چاکسازی بەشێکی ئەساسی جەوهری هەموو حکوومەتەکانە بەردەوام چاکسازی پرۆژەیەکە دەبێ بەردەوامی هەبێ بەردەوام ئیش لەسەر چاکسازی دەکەن لە ڕووی تەشریعی لە ڕووی حکومڕانی لە ڕووی هەموو لایەنێکەوە خەڵک کە داواکاریەکی دەبێت لە بواری لە کەرتێک لە کەرتەکان لە بواری تەندروستیە لە بواری پەروەردەیە لە بواری خزمەتگوزاریە خۆ پیشاندانێکە کات دێتە سەر شەقام ئەزانێ ئەم دەسەڵاتە کەڕ نییە دەسەڵاتێکە گوێ دەگرێت دەسەڵاتێکە کە خەڵک دێت خۆ پیشاندان دەکە دەیەوێت خزمەتی خەڵک بکە و ئەو حەزبێ ئەو دەسەڵاتی بەدەستەوەیە لە هەڵبژاردن و لە دەنجی خەڵگە ترسێ لە هەڵبژاردننی داهات و دوایی دەنگ کەم بکە یان لە سەڵاتدا نەمێنێ لەبەرەوە هیچ لەسەرەوە کات چۆن ئەمە چاک بکە بۆ ئەوەی خەڵک ڕازی بکە ئەمە وا دەکات کە توندوتیژی خەڵک پێویستی بۆ نەبێت پەنا بۆ توندوتیژی بە بەڵام ئەوەی هەیە ئەوەی لە هەرێمی کوردستانیان لەم منطقەی ئێمە هەیە کە هەمیشە هەر ناڕزایەتەکان بەردەوام سەرچێشن بۆ تەقینەوەی جەماوەری بۆ توندوتیژی و دەسەڵات پێش ئەوەی کە جەماوەر پەنا بۆ توندوتیژی بەدەسەڵات توندوتیژی بەکاردێنێ
ئەوەیە کە لەبەرەوەی دەسەڵات ناوێت چاکسازی بکە دەسەڵات تەنها شەڕیمانەوەی خۆی دەکا دەسەڵات تەبان بۆ ئاگداریتان ئەوانەی وەکو هەنە ئارن دەڵێ لە کۆتاییەکانی ژیانی خۆیاندا لە چارەجی ئەخیری مانەوەی خۆیاندا شەڕ لەسەر ئەوە دەکەن دەیانەوێت زۆرترین کات بمێننەوە چونکە دەزانن ئەگەر نەمان تەنها ئەو سەرۆت و سامان و کورسیانیان لەدەست ناچێت بەڵام هەرچی عیب و عاری و پۆخڵەواتی خۆیان هەیە چەندین ساڵە دەکەوێتە بەردەستی خەڵک ئەو هەموو مستەمسەک و ئەو هەموو دۆکمنتانێک کە دەکەوێتە دەست ئەو خەڵکە ینی ئیتر هەموو شتێکیان کەش بێ من حەزەکەم نمونەی ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکەی سەر نمونونەکە و چیش بکرێ بۆ ڕاگررتنی پێشکاریەکە بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام فرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا شبابي يلا ندبي بسيطة بسيطة صبا بسيطة 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 شي الربي الو برنجي محمودة بەڵێ باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة شايفوا يا اي تو سنة جيرابوي ربا بوري كلامبو بە باشترین کواڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن
ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاوە پێش ناوبڕەکە ویست نمونەیەک لەسەر ئەوەی ئەگەر دەسەڵات بەتونتی ژوەڵامی خەڵک بداتەوە بهێنیتەوە دوایش بینە سەرەوەی کەوکو گروپی 15 لە بەغداد چیتان کردووە بۆ داواکاری خۆپیشاندەرە طبعا حەزم کرد ئەو نمونەیە بێنمەوە ئەم دەسەڵاتانە زۆر پێیان خۆشە کە دەگاتە دۆخێکی ئاوا خەڵک چەک بەکاربێنێ خەڵک پەنا بۆ توندوتیژی ببە نمونەی سووریا لەبەر چاومانە ینی سووریا ساڵی 2011 کە سەرەتا خەڵک هاتە سەر شەقام و لە چوارچەوەی بەهاری عەرەبی کە خۆپیشاندانی هێمنانە و ئاشتیانیان دەکرد طبعا هەڕەشەیەکی گەورە کەوتە سەر دەسەڵاتی بەشار ئەسەد ئەو کاتە پشتیوانێکی زۆر هەبوو بۆ خۆپیشاندانەکان و خەریک بوو نزیک بۆ لەوەی کە دەسەڵاتی بەشار ئەسەدیش وەکو ئەوانەی پێشوو ئەوانەی قەزافی و ئەوانە بڕوخێت بەڵام لە ڕاستیدا ئیش لەسەرەوەکرا کە چۆن ئەمە ببێت دەجیاتی ئەوی بێتە داواکاری خەڵکی مەدەنی و خۆپیشاندانی هێمنانە داواکاری مافەکانی خۆیان بکەن لە دەسەڵاتێک کە خەڵک سەرکو دەکات ببێتە شەڕی چەند گروپێک بۆ ئەوەی حەق و ناحەق تێدا بزر ببێت چونکە کە ئەگەر تا بە ئاشتی خوازانە خۆپیشاندان بکەیت تۆ هەمیشە حەقت بەدەستە هەمیشە ڕەوایەتی لای تۆیە ناڕەوایەتەکە لای دەسەڵاتە بەڵام کە بوو بەوەی کە شەڕ لە بینی گروپە جیاوازەکان و چەک لە دەستی هەردوولادا بوو و توندوتیژی هەردوولا بەکاری هێنا بێگومان ئەو کاتە ئەو دەسەڵاتە دیکتاتۆرانە ئەمە دەخوازن بۆ ئەوەی بڵێن ئەمە شەڕی ناو خۆیە ئەمە دەستی دەرەچیە ئەمە هێزی بێگانە هاتۆتە ناوەوە ئەمە تەهدیدی ئەمنی قەومی ئەکات کۆمەڵێک لەو شتانە و لەو بیانوانێ بیهێنەوە و ببێتە شەڕێک لە بینی گروپە جیاوازەکان حەق و ناحەق تێدا بزر ببێ وەکەوەی کە لە سووریا تا ئێستاشی لەگەڵ بێ بەردەوامە بەداخەوە ینی خەڵک ئێستاکە ینی من بۆیە دەڵێم هێزی خۆپیشاندەر هێزی خەڵکی ناڕازی لە ئاشتی و هێمنانە بەڕێوەچوونی خۆپیشاندانەکانە و لاوازی دەسەڵاتیش لە بەکارهێنانی توندوتیژی و سەرکوتکاریە لەبەرەوە گرنگە ینی ئەمەمان لەبەرچاو بێ وەکو پرسیارێکە کردت گروپی 15 ئێمە خۆتان دەزانن ئێمە ئەم گروپە لە بەغدا پێشتریش ینی بەردەوام ئێمە ئەو دەنگە ناڕازیانە بووین کە کارمان لەسەرەوە کردووە و خۆمان بە نوێنەری خەڵک زانیوە و تەنانەت لەگەڵ حزبەکانی خۆشمان ینی قەتی ئەمان دروست کردووە لەسەر ئەوەی کە بۆ نمونە حزبەکانمان چوونەتە ناو حکومەت و لەگەڵ بەرەی خەڵک نەماون ئێمە خۆمان بە نوێنەری خەڵگە زانین پێشەوە ینی با بڵێن خۆمان بە نوێنەری حزبەکان بزانین و خەڵک دەنجی پێداوین لەسەر ئەساسی ئەو بەرنامە و دروشمانەی لە هەڵبژاردنەکانی ساڵی 2010 بەرزمان کردەوە و بەو دروشمانەوە بۆ بەرنامەیە خەڵک دەنجی پێداوین چوونە پەرلەمان و ئێستا خەڵکی ئێمە ئەوە دۆخەکەیەتی بۆیە ئێمە هەرچی لە بەرژەوەندی خەڵک بێ هەرچی پشتیوانی بێ لە شەقامی ناڕازی ئێمە شەڕی لەسەر دەکەین لەوێ شەڕ لەسەر مافەکانی خەڵک دەکەین مافە دەستوریەکانی خۆمان نەک تەنها موچە هەموو مافە دەستوریەکانی کورد و شەڕمان لەسەر کردەوە سەلماندوومانە ئێمە ئەهلی سەفقات و ژوورە تاریکەکان نەبووین وەکو هەندێک لایەنەکانی دەسەڵات ئێمە بەردەوام ئاشکراش بە شەفافێتەوە لە ناو پەرلەمان و لە دەرەوەی پەرلەمان و لە هەموو مەحفەلە سیاسیەکان و لەگەڵ با بڵێن وڵاتان سەفارەتی وڵاتان لەگەڵ نێوەندە نێودەوڵەتەکان بەردەوام لەسەر خەت بووین بۆ ئەوەی دەنجی ناڕزایی خەڵک بگەێنین و حقیقەتی ئەوەی کە لە هەرێم هەیە بگەێنین و ئەو سوورەیە کە پێویستە ئەوان بیبین و بیزانن تەنها لە ڕێگەی هێزە دەسەڵاتدارەکانەوە کە بەردەوام کۆبوونیان لەگەڵ دەکەن تەنها لەو ڕێگەیەوە بیان نەگات ئێمە ئەم گروپە شێرکاری بڵین ئێستا ئەوەی کە بەڕێز پێشتر داکوکیان لە مەسلەی موچە و مافی موچە خۆران بەس لەم ساتە وەختە
چیتان کردو بۆ گەیاندنی و پێشێلکاریانە ئەو سەرکوتکردنە ئەو شەیدکردنی خۆپیشاندەر ئەمانە بەڵێ ئێمە ئەوەی پەیوەندی بە بادیرانیشەوە تەبعاً داوامان کردو خەریکە ئێستا کە لژنەی تحقیقی داوامان کرد و دروست بکرێ بۆی لژنەیەک بڕیاری لێدراوە پەرلەمانی عێراق بەڵێ لژنەیەکی تحقیقی دروست بکرێ بۆ ئەو لێکۆڵینەوە لەو هەموو پێشێلکاری ئەو سەرکوتکاری کە لە بادینان بەرامبەر بە چارەکوانانی مەدەنی کراوە بە بەرامبەر مامۆستایان کراوە تا ئێستاش هەندێک لەو خەڵکانە ئازاد نەکراون لە هەولێر بە هەمان شێوە کە بەرامبەر بە خەڵکی ئازادی خواست کراوە و ئەوەی کە لێرەش کراوە ئێمە خۆتان دەزانن لەم چەند ڕۆژە لە جەلسەیەکی پەرلەمان وەکو گروپی 15 و خۆتان دەزانن خەڵکی هەرێمی کوردستان لەم دۆخەیە پەرلەمانتارانی کوردژمارەیان 58 پەرلەمانتارە ئێستا کە دەتوانین بڵێن شتست ینی یەک دوانێکتر زیاتر بوون لە فەیلەکان ئەمە اینە تەنها ئێمە وەکو گروپی 15 قسەمان هەبوو و دەنگمان هەڵبڕی و بەیاننامەمان دەرکرد و لە ناو جەلسە خوێندرایەوە بە کوردی و بە عەرەبی و داوامان لە سەرۆکایەتی کرد کە دەوری هەبێ لە دێکۆڵینەوە لەو پێشلکارانێکە هەیە و سەرۆکی پەرلەمان ڕاستەوخۆ دوای ئەوە لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی عێراقی ڕاستپات کە بچەند مەیدانیان بێن لەو ناوچانەی خۆپیشاندانی دێکراوە لەو شار و شارستکانە تحقیق لە مەوزوعەکە بکەن کە هیوادارین من ئێستاش هەوڵمدا لەگەڵ سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی عێراق قسە بکەم ڕاستەکەی تەلەفۆنەکەی داخرابوو دەبێ بەڕاستی ئێمە بەردەوام دەبین لە گوشارکردن لەگەڵ هەموو هاوڕێکانمان لە گروپی 15 بۆ ئەوەی ئەو لیژنەیە بێت و تحقیق لە مەوزوعە بکە و ئێمە ئەو دەنگانەمان گەیاندووە و جگەلەوە ئێمە بەردەوام لەگەڵ هاوڕێیان لەسەر خەتین لەگەڵ سەفارەتەکان و خۆتان دەبینن ینی هەموو سەفیر و سەفارەتەکان بەیاننامەیان هەبووە ئەو دەنگانی ئێوە ناڵێم تەنها ئێمە بە ئەوە نەڵێم بەڵام ئێمە وەکو باسم کرد تا پێمان کرابێت تا هەرچی ئەو پەیوەندیانەی کە هەمانە ئێمە بەکارمان هێناوە بۆ تا ئێستاش لەگەڵ وێ و بەردەوامیش دەبین بۆ ئەوەی ئەو خەڵکە ناڕازیە دەنگەکەی بگات بە دەرەوەی خۆی و چونکە هێزە دەسەڵاتدارەکان دایانەوێت تا پێیان دەکرێت ئەوتە خۆتان دەبینن کە چۆن مامەڵە لەگەڵ میدیاکانەکەن چۆن مامەڵە لەگەڵ سۆشال میدیاکان خۆتان بینیتان مثلەن NRT داخراوە تەشویش دەخرێتە سەر پەیام چەندین میدیاکار و چالاکوانی میدیاەکە هەر خاو دەکەنەوە بەڵێ ئینتەرنێت خاوەخرێتەوە بە هەموو ینی هەموو شتێکەکەن بەس چاکسازی ناکەن بەس مەڵێ چاکسازی بکەن بەس دەست بۆ چاکسازی نابن ئەگەر نە ئامادەن دەست بۆ هەموو شتێک بن لەبەرەوە ئێمە دەنجی ئەوانین ڕەنجی ئەوانین هاواری ئەوانین حقیقەتی ئەوان دەگەێنین بە سەفارەتەکان و بە نێوەندە نێودەوڵەتەکان و بە نەتەوە یەکگرتوەکان و بە هەموو ئەوانەی کە تایبەتمەندن بە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەموو ئەو ڕێکخراوانە خۆتان دەزانن قسەیان هەبووە تەنانەت ڕۆژنامە هەرە بەناوبانگەکانی ئەمریکا قسەیان هەبووە بە شەشی بێگومان حکومەت تێرەمیشە بوو ڕێکخەرەی ڕاستپاردە نێودەوڵەتەکانی ئازادیان دەستە بەرە بەڵێ بەڕاستەکە مای پێکەنینە کە ئەم برادران داناوە ئیشەشیوان داوە تێوەڵایی بەس بێت ئەم حقیقت بشێوێنێ و ئەم شتانە داپۆشێ پێی وابێ کە ئەو وڵاتانە لە ژێگادا خەوتون و هیچ ئاگاداری ئەوە نین کە چی ڕوێدا و چی دەگوزەرێ باوەڕتان هەبێ ورترین معلوماتەکان لە بەردەستیانە هەمویان بە دۆکۆمنت و بە وێنە و بە حقایقەکان هیچیان لای ئەوان شاراوە نییە ینی ئەوان خۆشیان تەبعاتەمان خۆتان دەبینن ینی قسەی ئەو برادەرە کە دەیکات و ڕەدی ئەو ڕێکخراوانە داتەوە پێم وانە تا بەردەرگای ئۆفیسەکەی خۆی بڕ بکات ینی هیچ کاریگەریی نییە هەتەنها معاشەکەی بۆ ئەوە دەبێ ینی ئەو قسانە کە بۆی موچەکەی بەردەوام بێ کە خۆتان دەزانن موچەش بۆم دۆخێ بەڵام ڕەنگە موچەی وەکو خەڵک نەبێ بە هەر حاڵ ئەمانە لە ڕاستی دەدادی حکوومەتی هەرێمە ئەم دەسەڵاتە نادا هەر ئەوەیە کە وەکو باسمان کرد ئەگەر ئەوان مەبەستیانە تا ئێستاش ینی مەجای تیا ماوە ینی مەجالێکی زۆر کەمی تیاماوە وەکو گوتم من بۆ خۆم بێ ئومێدم لەوەی کە ئەوانە بتوان ئەو مەجالە کەمی ماوە دەبێت ئێستا چی بکرێ بۆ وەڵام دانەوەی داواکاری خۆپیشاندەران بۆ نمونە من ئێستا لە بەرچاومە ئاوە بەردەوام بێ هەمان ئەوەی کە بینیم حوسنی مبارەک هات کە لە کاتێکدایان زین العابدین بن علی لە تونس هات کە خەڵک لە دەوروبەری کۆشتی کۆماری کۆبوونەوە خەریبوون بستە ناو کۆشتی کۆماری ئینجاهات لەسەر تەلەڤیزیۆن بەیاننامەی ئیستیقالەکردنی خوێندەوە و گوتی من ئامادەم بۆ هەموو شتێک و یان دەمەوێت چاکسازی بکەم من ئەوم لەبەر چاوە ڕۆژێک ئەمڕۆ ئەگەر ئاوە بەردەوام بێ بەڵێ ئەو ڕۆژە نزیکە کە ئەوانە بینم هەمان بە هەمان شێوەی
زین العابدین و حسنی مبارەک دێن اینجا داوای لێبوردن لە کاتێکی درەنگ وەختا دەکەن باس دەست بە چاکسازی بکەن لە وەختی ضایع لە کاتێکدا کە هەموو شتێک کۆتایی هاتووە it's too late تێپەڕی هەموو شتێک تێپەڕی هێشتا نەگەیشتۆتە تو لەیتەکە شتێکی کەمیشی تیا ماوە ئێستا بیکەن لە سبەی باشترە سبەی بیکەن لە دوو سبەی باشترە کە نایکەن هەمان چارە نووسی دیکتاتۆرەکان چاوەڕێتان باشە بەس بەڕێز پێشیش بابەتێکت نووسی بوو لە دوگوت من دڵنیام کۆتایی ئەم دەسەڵاتە زۆر نزیکە مەبەست لە ساڵە لە بڵێن لە کاتەکەی نی بەچ پێوەرێک لە هەموو ڕۆیەکەوە نزیک بۆتەوە بە حکومەوەی کە زۆربەی دەسەڵاتە دیکتاتۆرەکان بەشی زۆریان بۆن لە بەهاری عەرەبی لە نێوان 30 ساڵ 35 40 ئەو دەوروبەرە بڵێن بەخوا ینی تهدیدکردنی ئەمە لە سیاستکردن تهدیدی وەقت زۆر بە دقیقی ناتوانانی طبعا ئێمە ناتوانین فاڵ بگرینەوە بەڵام ئێمە دەتوانین تشی بکەینەوە بخوێنینەوە و لەناو جەرگەی ڕووداوەکان دەژین بەڵام بۆ خۆم پێم وایە ساڵی 2021 ساڵێکی یەکلاکەرەوە بێ لە مەوزوع باش بەڵێ بەس وەکو وەڵامدانەوەی داواکاری خۆپیشاندن ئێستا چی بکرێ هەڵوەشانەوەی حکوومەتە نازانم کاراکردنی پەرلەمانە دەسەڵاتی دادوەریە ینی باشترین شت کە وەکو وەڵامدانەوەی خۆپیشاندنە چاکردنی موچەیە نازانم چی بکرێ ئەوەی کە هەیە ئێستا کە ئەم کابینەیە گەیشتۆتە بنبەست ینی ئەم کابینەیە بتوانێت چاکسازی بکە گۆڕانکاری بکە و ئەوەی کە لێشی دەخوێنینەوە دوێنێ سەرۆکی حکوومەت هات هەندێک قسەی کرد ینی هەر ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە نیازی ئەویان نییە چاکسازی بکەن اینجا سەرڕێ ئەوەش من حەزەکەم باسەوە بکەم کە دەڵێن دەستی دەرەچی دەپشتە ینی زۆر سەیرە ینی ئەوان هەمیشە دەسەڵاتیان بە دەستی دەرەچیەوە بڕێوە بردووە خەڵکیان سەرکوت کردووە بە دەستی دەرەچی شەڕی ناوخۆیان بە دەستی دەرەچی ئیدارە داوە دزیان بە دەستی دەرەچی کردووە سەفقاتی 50 ساڵیان بە دەستی دەرەچی کردووە هەموو شتێکیان بە دەستی دەرەچی کردووە ئێستا هاتن دەڵێن خۆپیشاندەرێکی داماوی بێموچەی جیرفان خاڵی هاتون دەڵێنەوە دەستی دەرەچی لە پشتە لەبەرەوە ئەوانە هی ئەوە نین چاکسازی بکەن ئەم کابینەی بە بنبەست گەیشتووە ئێمە تەڵعاان وەکو فراکسیۆنی گۆڕان بەیانامێکمان بڵاو کردەوە داوامان کرد کە یەکێک لە خیارەکان ئەوەی کە هەیە هەرچەندە ڕەنگە خیارێکی زۆر بە قووەت و زۆر هین نەبێ ینی بەهێز نەبێ بەڵام هیچ هارێک نەماوە داوای ئەومان کردووە کە خۆپیشاندانی پێشوەخت بکرێت لە هەموو دنیا هەڵبژاردننی پێشوەخت لە هەموو دنیا وایە کە پرۆسی سیاسی بە بنبەست دەگا کێشەی خەڵک هیچ ئومێدێک نامێنێت کە چارەسەر بکرێت داوای خۆپیشاندانی پێشوەخت دەکرێت بەڵام ئەویش لە ڕاستیدا جێگەی مەترسیە خۆپیشاندانی پێشوەخت بە دۆخێکی هەڵبژاردننی پێشوەخت لە دۆخێکی ئاوادا کە هێزە دەسەڵاتدارەکان پارەی سیاسی و چەکچەکی سیاسیان بەدەستەوەیە و ئیتر خەڵک لە بێئومێدێکی زۆردا دەژێت ئەمە قورسە وەجگەلەوە ئەگەری تەزویر هەر ینی قائیمە لەبەرەوە دەبێتەوە زەمینە بۆ ئەوە خۆش بکەیت ئەمە یەکێکە لە ڕێگەکان بەڵام ڕێگەیەکە کە ناتوانین بڵێن پشتی پێ بەستین کە گۆڕانکاری تەواو دەکات ئەگەر چاکسازیش بکرێت ئەوەی کە باسمان کرد و چاکسازی ڕێشەیی ئەو کاتە دەتوانین بڵێن بەرەبەرە خەڵکیش ینی تەفەهمی وەسعەکە دەکات و کرد زۆر بە کورتی کاتنەوە چی بەهێز زەمینەکان دەڵێ بە تایبەتیەوەی کە پێشێلکاری بەرامبەر بە خۆپیشاندانەکان داوایان لە یەکەم هێز ئەوان هێزێکی نیشتیمانیانە مامەڵە بکەن و پشت لە خەڵک نەکەن بەڵکو پشت لە دەسەڵاتێکی گەندەڵ و سەرکوتکار بکەن و هەمیشە بەرگری لە خەڵکی خۆیان بکەن لە گەلی خۆیان بکەن لە میلەتەکەی خۆیان بکەن و هەر ئەوەش چاوەڕیان لێ دەکرێت تکام وایە کە ئەو خەڵکە هاتۆتە سەر شەقام دیفاع لە مافەکانی ئەوانیش دەکات چونکە موچەی ئەوانیش بە هەمان شێوەی موچەی ئەو خەڵکەیەکە لەسەر شەقامە سپاس دەکەم سپاس بۆ بەڕێز کاوە محەممەد دای سپاس بۆ بینەرانی بڕۆ سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ